میوانێکی من دوێ دەربارەیدا هەیە برێز هونەر جەمال بەردەفکی وەزارەتە دارایی ئابووری یا حکوومەتە هەرێما کوردستان ناوە ستودیۆ دادگەرمەنە بەخێر بێن کاتت باش کاک محەممەد کاتی بنێرانی بەڕێز باش زۆر سپاس بریارە شاندێکی تەکنیکی بۆ تەکنیکی و ژمێریاری بڵێ سەردانی بەغدا بکات بۆ ئەوەی کە بزانین وردەکاری جێبەجێکردنی ئەم برگانە چۆن چۆنیە ئامانج لە سەردانەکە چییە وردەکاری زیاتر چیە لای بەڕێستا بەڵێ دیارە لە چەند کەناڵێک وا بووە کە ئەمڕۆ وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری دارایی دەچێتە بەغدا و بۆ کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی عێراق لەسەر جێبەجێکردنی یاسای بودجە دیارە و هەواڵە ئەسڵوە ساسی نەبوو و بەشێک لە میدیاکان ئەمەیان ینی بەکارهێنا چەند ڕۆژێکە باز لە چوونی وەفدەکەن ئێمە هەر کاتێک وەفدی باڵای حکوومەت چوو بێ بە لەسەر بڕیاری ئەنجومەنی وەزیران چوە و خۆشمان وەک وەزارەتی ئەعلانمان کردووە زەڕوریش نییە بەڵێ ینی ئەوەی لە ڕابردوودا لەمە قۆناغی گفتوگۆکانە بەڵێ چەند جار وەفد ڕۆشتووە بۆ مناقەشە و گفتوگۆ لەسەر ماف و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بەڵام ئێستا ئەو قۆناغەمان تێپەڕاندووە ئێمە دوایەوەی چەند ڕێکەوتنێکمان کرد کە بەداخەوە بەشێکی توانم بڵێ مە خۆی جێبەجێ نەکرا هەر لە ڕێکەوتنی سەرەتای پێگەێنانی حکوومەت لەگەڵ هاوپەیمانی تاری تەنسیقی دواتر بوو بە بەرنامەی منهاجی وەزاری لە پەرلەمان پەسەند کرا دواتر ڕێکەوتنی وەزارەتی نەوت و وەزارەتی سامانە سروشتەکان و ئاخر ڕێکەوتنیش ئەوەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە 4 نیسان لە بەغدا واژۆکرا ئەمانە هەمووی بناغە و ئەتوانین بڵێن دەستکەوتی باشتیا بۆ هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە کە پرۆژەکە چووە پەرلەمان و لە لیژنەی دارایی و پەرلەمانی عێراق گۆڕانکاری زۆری تاکرا کە ئەوانە هیچی بەدڵی ئێمە نەبوون لە ئاچاوەڕوانی ئێمەیان نەبوون و بەڵام بەداخەوە تێپەڕی ئێستا یاساکە بۆ بامری واقع ئێمە تەعاملی لەگەڵەکەین بەنسبەت ئەو پرسیارەی وەفدەکە بڵێ ئێمە هەمانگیمان هەیە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیەکان دیارە پێش هەفتەیەک بەر لە جێژن وەفدێکی باڵای دیوانی چاودێری دارایی عێراق هاتنە هەرێمی کوردستان لێرە لەگەڵ ڕێز وەزیری دارایی و ئەنجومەنی وەزیران دیوانی ڕقابەی مالی کۆبوونەوە لەسەر ئالێت و میکانیزمەکانی لەمە دوا چۆن هەمانگی زیاتر بکەن کە بەشێکی زۆری ئەو بڕگە و مادانە پەیوەست کراوە بە هەمانگی نێوان ڕقابەی مالی هەرێمی عێراق دواتر هەر لە دوای ئەوە وەفدێکی باڵای ئێمە لەسەر ئاستی بەڕێوەبەرە گشتیەکان سەردانی بەغدایان کرد لەوێت چەندین دیدار و گفتوگویان هەبوو لەگەڵ بەڕێوەبەرایەتی جیاوازەکانی وەزارەتی دارایی عێراق لەسەر میکانیزمی جێبەجێکردنی یاسای بودجە ئەو میکانیزم و داواکاریانە چییە کە ئێمە پێویستە جێبەجێ بکەین بە تایبەتی ئەوەی لە بڕگەکانە هاتووە کە هەرێمی کوردستان میزان مراجعەی خۆی پێشکەشکە لەسەر مەسەلەی داهاتە فیدراڵی و نافیدراڵیەکان ئەوانە هەندێک بابەتی گفتوگۆن کە ئێمە ئێستا تیمەکانمان سەرقاڵی ئامادەکارین بۆی لە ئایندەیەکی نزیکدا سەردانی بەقا بکەنەوە جگەلەوە تیم بەڵێ ببوورە یەکێک لە بڕگەکاندا ئاماژە بۆ کراوەکە ڕادستکردنیە کە لە یاسای بودجەشدایە داهاتەکە ڕادستی بڵێم 150 داهاتی نانەوتی ڕادستی بەغدا بکرێت پێشەوەی باسی ئەوە بکەم پێشتر لە کوکردنەوەی داهاتیدا 43 بە 57مان هەبوو یعنی دیار بوو کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەمە نەما ئێستا بە چی وازێک ئەم داهاتە لە هەرێمی کوردستان کۆ دەکرێتەوە اینجا بە چی میکانیزمێک ڕادستی بەغدا دەکرێت بەڵێ دیارە ئەوە لە تەوەری یەکەمی ئەوەی کە بەغدا داوایەکە لە قانونی ئیدارەی مالی مادە 29 هاتووە کە نیوەی داهاتی بڵین خاڵە سنووریەکانەکە کە پێشتر مەزەندە کراوە بە 130 ملیارە چەنە ژمارەیە گۆڕانکاری بەسەردایە ستا مانگە لەو ڕقەمەش کەمترە مانگی پێشوو بەڵام زۆر کەمترە تقریبان 15 ملیارتان بڵین کەمی کردووە چۆن کەڤەر دەکرێتەوە ئەوە بە تێکرا وەرگیراوە بۆ کۆی ساڵی 2022 دیوانی ڕقابەی مالی هەردوولا ڕقەمەکانیان وەرگرتووە تێگەڕایەکیان وەرگرتووە بە 130 میلیارد خەمڵانویانە مانگ هەیە لە 130 تێپەڕەکە مانگ هەیە تا کەمترە بە تێگرا 130ەکان وەرگرتووە کە ئەوە 65 بەڵام ئەوە هێشتا هەندێک بۆچوونی جیاوازی لەسەرە بە تایبەتی بەرگەی یەکەی مادەی 29 دەڕووی تەفسیراتەوە کە هەندێک تەفسیری قانونی هەڵدەگرێت کە ئەوە ئێستا خەریکی ئەوەین کە بڕگەیەژێک لای بکەینەوە بەنسبەت ڕێخستنەوەی داهاتەکان بەڵێەوە ئێمە بڕیارێکە کە لە مانگی ئایار لە ئەنجومەنی وەزیران دراوە دوو بڕیارە 216 290 ئێستا سەرقاڵی بڵاوکردنەوە ئامادەکاری ئەو بڕیارەین و سەرقاڵی دەرکردنی ڕێنمایی و میکانیزمی پێویستین بۆ جێبەجێکردنیشێک لە بڕگەکانی ئەوە کاوەیە داهات و خەرجی هەمووی بە سیادی بکرێ بە ناوەندی بکرێ موچە بە سیادی بکرێ
و هەموو داهاتەکان بگەڕێتەوە خەزێنەی وەزارەتی دارایی و هەموو هەژمێرە لاوچەکان دابخرێ و هەموو ئەو داهاتانەشی کە بەڕێژە لە وەزارەتەکان جێبەجێکن ئەوەش دەبێ بگەڕێتەوە وەزارەتی دارایی و لێرەوە جارێکتر بڕیار تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە وەک هەندێک بڕێکی بودانراوە کەی دەبێت بەڵێ ئێستا هەندێکی ئەوە بوو کە یەکێک لە ئامانجەکانیان بڕیارەوە بوو موچە بە ناوەند بکرێ بە سیادی بکرێ ئەوە بوو کە مانگی پێش و موچە درا هەمووی بە یەک کات و لە یەک شوێنەوە لە وەزارەتەوە هەمووی تەمیل کرا و موچە یعنی لە شوێنێک نەبوو دواکەوێ و کورتێنان و ئەوە یەکێک لە ئامانجەکانی ئەمە ئەوەیە ئێستا سەرقاڵیەوەی میکانیزمەکانی تر بۆ گەڕانەوەی سەرجەم داهاتەکان و ئەوەی کە داخستنی سەرجەم هەژمێرە لاوەچەکان و یاخود بەستنەوەی ئەوە هەژمێرانەی کە زەرورم بمێنەوە بەڵام بە یەک سیستەمەوە بە وەزارەتی داراییەوە وە گەڕانەوەی ئەو یەک هەژماری ئەوە دروست دەکرد لە بەڵێ بێ هەمووی بگەڕێتەوە وەزارەتی دارایی کە لەم ڕۆژانەیە ئەو بڕیارەی ئەعلانەکەین کە بڕیارێکی گرنگەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان توانین بڵین یەک سەبەتەی دارایی و یەک خەزێنەی دارایی ئەبێ کە هەموو داهاتەکانی تیا کۆ دەکرێتەوە لە وەزارەتی داراییەوە بڕیار لە خەرجکردنی دەدرێت کە هەموو لایەنێک پابەندە بەڵێ ئەم بڕیارە لە هەم بەڕێز سەرۆک وەزیران و جێگرەکەی و هەموو وەزیرەکان بە تێگڕایدەنگ لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا دواتر بۆردێک پێگەێنراوە بۆردەکە جارێکتر کۆبوونیان کردو و جارێکتر پەسەندیان کردو ئێستا ماوەتەوە میکانیزم و ئالێت و ڕێنمایی بۆ جێبەجێکردنی هەندێک بڕگەی دەربکەین کە ئەمە پێم وایە هەنگاوێکی گرنگە بۆ کابینەینەوە بۆ وەزارەتی دارایش باشە باسی ڕێککەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و بەغات کرد تەمان ئەمڕۆ سودانی تانەی لە 12 مادەی داوە هیچ جیاواز لە یاسای بودجەدا کە هیچیان پەیوەندیان بە هەرێمی کوردستان نەبووە ئێوە وەکو وەزارەتی دارایی هیچ تێبینیتان لەسەر ئەو برگانە نەبووە کە پێشتر ڕێککەوتنی لەسەر کرابوو نیازی تانە لێدانتان هەیە یان نە بەڵێ ئەمە تێبینیمان هەیە بە تایبەتی لە مادەی سیانزە و هەندێک بەرگەی ئەوەی کە گۆرانکاری تیاکراوە ئەوەی بەرگەی حوتەمە کە ئەڵێ هەر کاتێک جیاوازی بۆ چوون وەچە نەزەر دروست بوو لە نێوان هەردوولا لیژنەیەکی هاوبەش پێگەێنرێت لە ماوەی 30 ڕۆژە بە لە پێشتر ئێمە وا تەسبیت کرابوو کە سەرۆک وەزیران بڕیار لەوەدا و کێشەکە چارەسەرەکە بەڵام ئێستا ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوان بەڵێ لە ناو پەرلەمان ئەویان جێگیر کرد کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بابەتەیەک لای کاتەوە ئەو خاڵە بەلای ئەمەوە جێگەی سەرنجە و باسیشمان کردووە بەڵام بۆ ئەوەی نیازتانەی لێ بدەن ئەوە هێشتا ئینانی لە قۆناغی گفتوگۆیە بزانین ئەتوانین بە چ ڕێگەیەک مەجای پیامەوە بتوانین ناقەشەوە بکەین یاخودتان باشە بابەتێکی تر هەیە کە پێم وایە بەلای زۆربەی خەڵکەوە گرنگە بابەتی موچەیە پێشتر کۆکردنەوەی دەهاتەکە هەمووی لە دەسەڵاتی وەزارەتی دارایی بوو دابشکردنی موچە مەبەستمە لەمە بەدووە ناردنی موچە یان کەی ڕاگەیاندنی خشتەی موچە کەی موچە دابشکرد ئەوە لە دەست حکوومەتی فدرالی دەبێت کەی پارە دەنێرێتن چی تر خەڵک ناتوانێت گلەی لە ئێوە بکات وانە بەڵێ منش پێم وایە ئێستا ئەبێ لای خەڵکیش ڕوون بێت کە ئەمە کە ئێستا یاسای بودجەکە ڕستمی چۆتە باری جێبەجێکردنەوە ماوەتەوە لەم چەند ڕۆژەیە ڕێنمایی پێویستی بۆ دەرکرێ ئیتر بابەتی ئەعلانکردنی موچە و دابشکردنی ناردنی پارە لە بەغداوانە لە ئەستۆی حکوومەتی عێراقی فدرال بەگشتی و وەزارەتی دارایی عێراقە ئیتر ئەوان کەی بڕیاری دابشکردنی موچات ئەدەن ئەبێ هەمان کاتیش پارە بۆ ئێمە بنێرن و ئێمە دەستکەین بە دابشکردنی واتە ئەرکی ڕاگەیاندن و دواکەوتنی موچە و ئەوانە لە ئەستۆی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی عێراقدایەت لە مۆدووە هەموو مەسئولیاتەکە لەسەر ئەوانە چکە بە پێی یاسای بودجەکە دابینکردنی موچەی فەرمانبەران بە پێی ئەو بڕگانە ئەوە ئەرکی حکوومەتی عێراق وەزارەتی دارایی موچە پەیوەندی بە وەزارەتی دارایی نەخێر بە تایبەتی مەسەلەی دواکەوتن و مەسەلەی ناردنی پارە و ئەوە کەی لەوێ ئەعلان کرا ئەبێ هەمان کاتیشا پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ و لێرەش بە هەمان میکانیزم باشە باسمان لەوە کرد کە پێشتر چەند شاندێکی تەکنیکی ڕۆشتنەوە بریارە چەند شاندێکی تەکنیکیش سەردانی بەغا بکەم لەو سەردانانەدا یعنی ئێوەکو بڵێن وەزارەتی دارایی ئەوەی تێبینیتان کردووە وەزارەتی دارایی عێراق بڵێن هی فدرالی لەگەڵ بڵێن حکوومەتی ناوەندی عێراق تا چەند بڵێن ئێوە گەشتبینن بە جێبەجێکردنی ئەو تەواوی ئەو برگانێک کە لە یاساکەدا هەیە بەڵێ ئەوەی پەیوەندی بە وەزارەتی داراییەوە ئێمە هەموو ئامادەکاریی خۆمان کردووە دیارە لەم سەردانی کۆتاشاندی ئێمە داوای میزان مراجعیان کردووە کە لە ماوەی یەک تا دەی سەرەتای هەموو مانگێک ئێمە ئەوە توانین جێبەجێ بکەین کە
کۆی بڵێن خەرجی و داهاتی ئەو مانگە چەند بووە کە تەرازوی پێداچوونەوەی پێڵێن و بڕیارشمانداوە هەر مانگانە هەم یعلانیشی بکەین بۆ ڕای گشتی و بۆ خەڵکی خۆمان کە ئێمە ئەمە خەرجی و داهاتی ئەم مانگی ڕابردوومان بووە ئەمە پێشکەشی بەغداکەین بەنسبەت تەفسیری جیاواز لەسەر داهاتی فیدراڵیەکان و نافیدراڵیەکە هەیە ئەوەش داوا کراوە و بڕیارە ئەم جارە کەشان دێمەچنەوە لەوێش ئەو بابەتە گفتوگۆ بکرێت و یەکلا بکرێتەوە بە چ میکانیزمێک ئەو داهاتانە مەقاسا کرێ یاخود چۆن ڕێگایەکی تری بۆ دۆزرێتەوە بۆی مانگانە ئەوەی پێندی بە وەزارەتی داراییەوە ئێمە هەموو لەسەر ئاستی بەڕێبەرە گشتیەکان و لەسەر ئاستی تیمەکانی خۆمان هەموو ئامادەکارێکمان کردو بۆی ئەو خاڵانەی کە دانراوە ئەلف و باو جیم و دار جێبەجێ بکرێ ئەوسا ئێمە هەمووی جێبەجێکەین و هەمانگێکی باشیش لە نێوان دیوانی چاودێری دارایی هەرێم و بەغدا هەیە و پێشتری ئەمە هەمانگێ پێشتریشە بۆ پاریش زۆربەی راپۆرتەکان تەدقیقیان کردو و کاری هاوبەشیان پێکەوە هەیە بەڵام لەمە دوا کارەکانیان هەمانگەکانیان زیاترە بێ بە کورتی ببوورە خەڵک و بازارەکان هەموو چاوەڕێ ئەو دەکەن کەی بەشە بودجەی هەرێمی کوردستان دەگاتن لەبەر کاریگەرێکی زۆر لەسەر بازار دەبێت پێشبین دەکەی کەی بگات ئەم مردویانە تەواو بن ئەمڕۆ داوامی فەرمی لە دوای جەژنەوە پشووی جەژن تەواو بۆ لە حکوومەتی عێراق دەستی پێ کردوتەوە پێچێ ئەم هەفتەی داهاتوو بە تەواوەتی وەزارەتی دارایی عێراق ڕێنمایەکان دەست پێ بکات و ئیتر کەی لەوێ ئەعلان کراو ئەوە ئەو کاتێ ئێمەش پابەندین بۆی کە لە کاتی خۆیدا بە پێ ئەو میکانیزمە و چەدا بشکین بەڕێز هونەرجەمال گوتەبێژی وەزارەتی دارایی لە حکوومەت هەرێمی کوردستان سپاس بۆ سەرکەوتوون